خريجي أكاديمي نبوة، خريجي معهد نبوة. دورێکی مێژووی هەیە لە سەرەتای دەرامای کوردی. جەماوەرێکی زۆر فراوانی هەیە لە سەرانسەری کوردستانە. خوا سەلامەتان هیمانی کێوە؟ ماڵی عەلیفەنی. عەلیفەنی؟ ئەی جەناب دەستا تەلەفۆنتان نەکرد وتان پێنج نەفەر کەبابمان بۆ بێنە. ئێمە؟ بەڵێ ئێوە. کاکی خۆم ئێمە لە تەلەفۆنمان کردو ئاخۆ کێ بزان تەلەفۆنەکە؟ ئێرە ماڵی عەلیفەنی. بەڵێ خۆ کفرنی ئێرە ماڵی عەلیفەنی. بەرامبەر ئیشغال. بەرامبەر بە ئیشغال. ڕەقەمی دەرگا سەوسی. ئێستا تەلەفۆنیان بۆ کردین. وتیان پێنج نەفەر کەباب بۆ ماڵی عەلیفەنی و ئەو ناو نیشانەشیان ناینێ. باوکی خۆم درۆ ئەکەن و کەبابەکە هەڵگرەبی بە حەفیزی دەبێ چاوەکە من یەکەزنا. وەڵ نیوەیان خوارتی بەرمەوە. هیچ نییە دێ ئەوەی تو ئەو هیچ نەم. دەی وەڵا کاکە نایبەمەوە پارەکەم بەرێ ڕوو. بە تەلەفۆن بۆ وەستاکە من حەقم نییە بەسا حسابانەوە. دەی کاکە دەی بیوە دەی یەڵە. لەگەڵ وەستامە. بیکە. پیرۆز. خد هەلاو. وەستا. پیرۆز. من ناو حاجی مەشی عەبدوڵڵا مەعروف ئاغایە، کوڕی مەعروفی خەدیل ئاغام، دانیشتووی شاری سلێمانیم. باوکم و دایکم خەڵقی گەڕەکی دەرگەزێنن. موالیدی 1939 لە مانگی ئابا لەدایک بووم. باوکم موظەف بووە لە شاری عەمادیە، لەوێ عەمادیە دایک بووم، ئەوێ شارێکی کوردانە. ئەمە ئەو گەڕەکەیە کە من خۆم تیاژیاوم، خۆم و دایکم و براکەم و هەردوو خوشکەکەم. گەڕەکە ناوی دەرگەزێنە، پیان و سەر گۆدیشان پێوت. ئیتر لە ساڵی چلەوە باوکم کە هاتوتە ئێرە، من بووم مەکتەبێکە لێرا بوو، پیان مەکتەبی خالیدیە. دوایشە ئەم جێگایە بوو بە مەکتەبی عەبدەلیلای کۆن. ئەم بەشەی ماڵی ئێمە ئەلەوایە. بە ئەم ماڵی پشتەوە هی ماڵی شاکر فەتاحی نووسەری کوردی خۆشەویست بووە. من لە 4 ساڵیەوە لەم گەڕەکە بووم، مناڵ بووم. طبعا لە دوای ساڵی 1943 باوکم وەفاتی کرد، مرد خوا ئافریکای خوا. هەموو تەمەنی مناڵ لەم ماڵا بوو. ماڵەکە بوو بە گەراج. بەداخەوەی حیا دوایێتر ژیان نامێنێ بۆ کەس. لە ابتداییە هاتووینەتەوە لە ئاڵت و گۆپری بووین، هاتووینتە سلێمانی، لە سلێمانیش لە مەکتەبی فەیسەڵیە بووین و لەوێ خوێنەوە لە مەکتەبی عەبدەلیلاش تا پلەی 6 ابتدایی بکەنەوە. من 57 ساڵ لەمەوە پێش ئەلەم قاعەیە تەمسیلم کردووە. شانۆگەری بە قەیبەڕەکە پێڕاکێشە، هەروها ئاژاوە شەل لێرە کردمە. ئەنجا دوای بردوان بۆ تەلەڤیزیۆنی بەغا کردمە، لە 56 بردمان بۆ تەلەڤیزیۆنی بەغا. یەکەم جار کە هاتم قاعەکەم کرایەوە، هاتمە ناو تاریک بوو، هەتا گڵۆپەکان داگەشتان، بەڕاستی هەموو لە شماتە سەرا. یادێکی زۆر زۆر خۆش. ئیتر حیاتی وایە، بەرەو پیری وایە، هیچی پێ نامێنێ، هیچ ناگەن. خۆشە یعنی هۆڵی شانەیە کە چەند هاتنە میز یعنی بەیانیە دەستمەکەوە تەمسیلەکە. ئیتر لەو کاتەوە من لە پێش سەعاتی قاعەکە بکاتەوە، لە پێش کە فەڕاشەکە بێ من دەچووم قاعەکەمە کردەوە، گسکمە هاوڕشێنمە کرد. لە ساڵی 52 چوینەتە کەرکووک، براکەم نەقڕێوێ بوو،
ئێمەش چوونەگەڵیا و ماڵی خاڵوانی دایکشم لەوێ بوون. یەکەم کارم لە مەکتەبی ئیمام قاسم بوو لە ساڵەکانی 53 ناوی پێکەنین بەبێ یاسا نووسینی خۆم بوو کردداری ئیخراجی خۆم بوو ئیخراجمان کرد و تەقدیممان کرد بۆ هەفتەی پیانە هەفتەی نەشاتی فەنیای پێوە ئەو کاتە فرقێکم دانابوو هەر لە کەرکووک فرقێکم دانابوو لە هەولێر ئەوەی هەولێر ناوی تیپی خەبات بوو ئەوەی سلەیمانیش ناوی تیپی پیرەمێر بوو. لابلابی ئاو بێنە لابلابی قابێتمس بێنە لابلابی تۆ دەماز بێن لابلابی سرکە بێن لابلابی ڕاقەتە خواقەتە سەری ئیتر لەوە لە کەرکووک تەمسیل و مەمسیلم کرد ئیتر لە کەرکووک تا ئێستاش کە پێمەڵ عەلی ئەفەندی ئەو ناوم ئەو لەقەبەی ئەو کاتەیە کە ئەخۆینەوە ئەڵێ موەزەفێک هەیە 70 دیناری پیاوێکی لایە و نایەتەوە ئەوە بەختەی منە ئەو ناوە عەلی ئەفەندی بووم دەوری مۆزەفێکمە بینی کە مەعاشی چەنە و چەند زیاتر لە مەعاشەکەی خوا چیەکە مەشروبە خوا کوڕەکەی بەلایەکە پاسکی دەوێت ژنەکەی بەلایەک کەواو جلی زایەوێ سەیرانێوێ شتێوێ پیاوەکەش پێی نەیەکە لە پاشان کابرا قەرزدار بوو ماڵەکان فرۆش ئەوەڵ مەزاد بە 1 ڕوبع دینار 7 دینارم پیا و چۆن بە ڕوبع دینارێ حاجی مەکی عەبدوڵڵا یەکێک بوو لەوانە کە بیرۆکەی ئەوەی هەبوو کە ئێمە تیپێک دروستکەین بە ناوی تیپی نەقابەی کرێکارانی سلێمانی بەڵێ ئەو زیاتر ئەوەی کە هەوڕیدا ئەوەی کە ویستی تیپەکە دروستکەوە بیرۆکەکە بەڕاستی حاجی مەکی عەبدوڵڵا بوو لە ساڵی 1970 و تیپەمان دروست کرد. ئەوەڵ تەمسیلیم کردو لە تیپی کرێکاران ساڵی 70 لە تەلەڤیزیۆنی بەغا مانگی دە بە ناوی بەقەی بەڕەکە پێڕاشە دوایەوە باوەژن خوا بەناسە دوایەوە جام پڕ بە لێڕژێ دوایەوە خاڵەوە ئەترا وردەوە تا دەوری 100 تەمسیلیم لای من خۆم یەکێکم لە مؤسسینی تیپی کرێکاران 24 تەمسیلمان هەبوو لەو ساڵانە لە ساڵی 74ەوە هەتاکو ساڵی 85 من لەم قاعەیشمە کرد ئەو قاعەیەش لەبەر خاتی تیپەکەی ئێمە دروست کرا حەسیب ساڵحی بە ڕەحمەتی خوا عافیکای خوا قسمێکی کرد بە هەدیە بۆ ئێمە زانی ئێمە نەشاتی تیپەکەمان لە چ مستەوایەکە و چەندیش خەڵقی و پێی خۆشەوە بە تایبەتی تەمسیلەکان کە هێتە کەرکووک و لە کەرکووک عەرز دەکرێت. عباس زازەڵی حاجی مەکیمە مەسەلەن ئیسماعیل بەرزنجی ئەم مەجموعەیە لە نەقابەی کرێکارەکان تیپێکیانە بوو بە ناوی نەقابەوە ئەنی زۆر ئیشی جوانیان کردەوە لەو کاتار ئەوان بوون کە ئیشی هونەریان نەکرد بەڕاستی یعنی یەکێک لەوانە کە کردوانە نەقابەی کرێکاران هێن بووکی ژەر دەواری ڕەش یعنی زۆر ئیشی جوانیان کردەوە ئەو کاتە هەر ئیشەکانی ئەوان بوو بەڕاستی هەموو ئەندامانی کرێکار بوون بەڵێ لە منەوە شێخ اسماعیلەوە عەباس ژاژەڵی کاک جەمال کەریم ڕەزا خوا ئافریکا ئەختەرخان هەموویان بنکەی تیپەکەمان ناو کرێکارانە بوو لێرا بوو لەم قاعەیەمان کرد حازریش خۆمان حازرا کەسون بۆ بەغا لە بەغا تەجیلاتمانە کرد هەموو ساڵێک 3 تەمسیلی 4 تەمسیلیمان حازرە کرد بامر بۆ بەغا لێرە پرۆڤەمانە کردووە بامر بووەوێ ها ساڵی 70 ئەوە بوو هەر توێژاڵێک لە کۆمەڵگا هەرچین و بەرێک تیپی خۆی هەبووی شانووی مۆسیقا کە ئەوە لە کەم میلەتە ڕوویداوە لە کووردا ئەم پیاوە تیپی نەقابەی کرێکارانی هەبوو کە ئەمە زیاتر سەرەتا لە کارگەی جیگەری سلێمانیەوە دەستی پێکرد خۆی و کۆمەڵێ کەسی دڵسۆز ئەڵسان بەو پێکێنانی ئەو تیپە وە کۆمەڵێک کەس لەو بوارە ئیشیانەکەێنی پیشەمەند بوون لە بواری کرێکار بوون کاریان لەگەڵە کرد ئەوە بووە هۆی ئەوەی سەرەتایەکە و تایبەتمەندیەکیشە لە مێژوو شانۆی کوردیە بینوسە بێنە دەستمە ئەوە دوایی ڕسم و دەڵاڵی و شتەکانی لێ دەرکرد بەڵێ سامانی فرم بەجێ سارەوە خاچیش سامە
من تمثيلها کردووە باقی بەڕێگە پێ ڕاش لە تەمثیلەکە کوڕەکە من بێژە سارەوە واقعیز بوو بەشە سارەوە مرد. ئاسۆ هونەرمەندێ بوو پێگەیشت بوو بەڵام هونەرمەندێک بوو زۆر جۆڕایال بوو بەسە بوو تا بگری ئەگریا بوو تا پێ بکەنە پێەکەی مناڵیش بووێشتن ئەمەی سیانزە ساڵان و مەسیرێکی زۆر چاک ببینە تەلەڤیزیۆنەکە ببینە بزانە چۆن چییە کرد ئەو شتانی کەوی کە کەس دەر بما ئێستا عەبقەریترین کەسە بوو لە فەرمان. باختیار وەرە کوڕ بڵێ ئەچی ئەڵێی میرزا وەرە باوکم ئیشێکی پێێتە و تاماڵیێنەوە باشە کوڕم تەمسیلی کردو لەگەڵ لە باوەش خوا بناسا کوڕە بۆ یەخچێکەوە کوڕم پەنجەرێ مەکتەبە بۆ شکانەوە من گەپ و پەنجەرەی من ژوورم دیرم نەشکانەوە باشە تۆ پێم ناڵی تۆ بۆ ئاکەی ئێشتا تووەکە توی نەگرتووە چی تو ئەیتە چێنی توی چی مردوو مرێ من ئەوان میشتیوان نەکردە بابم ماسای واوتیەوە چاولێ تۆ نەزانی مامەسایی واوتی چاولەیە ئەمان کوڕەکەمم لەگەڵایە لە ساڵی 1970 پێش ساڵ مردنی بە ساڵێک لەو کاتە عمری 12 باوکەوە بەهارە پاسکیلەکەم بۆ بکڕە کە ڕوونی تازەم وەرگرت پاسکیلەکە بۆ کڕم بە شەرتێ سەعی بکەیت چاق باوکەکە یادەوەریەکان هەمووی هاتنەوە بەرچاوم ئەینە فیلمی سینەما چەند کەسم لەگەڵ بووە چەند کەسم لەگەڵ نەبووە چیمان کردووە چیم نەکردووە بە تایبەتی وەختی خۆشی لەم قاعەیە کوڕەکەی خۆم دەوری بینیوە لەگەڵما ئێستا هەر خۆم ماوەم لێرە کەس نەماوە من ئەوەڵ کەسم کە فیلمی کوردی دەکەم لەگەڵ کا حەمە سەعید جافا بە پارەی خۆمان کەس یارمەتی ناوین بە پارەی خۆمان کردووان سەرکی خۆمان ساڵی 1970 ئێمە خەریکی بووین لە ساڵی 91 تەواومان کرد فیلمی سینەمایە مە 35 ملیمیە 109 دقیقەیە بخير بي يا اخو بخير السلام عليكم. فرموا عليك السلام يا اخو بخير بي شلونك كاك حمدان لا تسأل من کە لە بەغا بووم کاک حاجی مشی هات لێم پرسی قۆناغی وێنەگرتنی فیلمی نەرگس بووبسان گەیوێتە کوێ حاجی ئاگاداری کردم ئەو برادرانەی کە وەختی خۆی بڕیار بوو لەگەڵ یا فیلمەکە بەرهەم بهێنن پەشیمان بوونەتەوە و پارەکەی خۆیانیانەوێتەوە حاجیش ئیشەکەی وەستاوە بەڕاستی منیش لە خۆشەویستیم بۆ هونەری کوردی لە خۆشەویستیشم بۆ ئیشەکانی حاجی مەکی بیرم لەوە کردەوە من پارەی ئەو برادرانە هەمووی بدەمەوە و پارەیەکی باشی ئەو وەختە تقریبا 75,000 دۆلار بدەم بە حاجی بۆ ئەوەی ئیشەکەی پێتەوە بکە. بیرۆکەکەی منە نووسینی سیناریۆکەی جعفەر عەلیە دایلۆگەکەشی کاک حەمە فەریق حەسەنە ئیخراج جعفەر عەلیە دکتۆرای هەبوو.
ئەمە هەر بە ئومێدی فلیمی کوردیەوە ئەژیا ئەوەتی من بیناسم لە سەرەتای لە پەنجاکانەوە دوایی ئەوە بوو لە شەستەکان لە 63 و ئەمانە کەوتە خولیای فلیمێک چیرۆشێکی وا بزانم کامران مکری نووسی بووی هەوری ئەیە ئەو فلیمە بکە دیارە سەر نەکەوت و باری کوردستانی شەمووی ئاڵۆز بوو ئەم خەونەی هەر بەردەوام بوو. طبعا من یەکەم ئیش کە لەگەڵ یا کردم ساڵی 1990 بوو یەکەم فلیمی سینەمایی بە ناوی نێرگز بووکی کوردستان بە 4 کەس بەرهەمیانێنا ئینتاجی 4 کەس بوو ئەو بوو کە دوای ڕاکردنەکە هاتینەوە حاجیمەکی هەمووی کڕێوە نێر 4 بەشەکەی خۆی بوو لە بێتواتە تەسویرکرا ماڵی ئەنوەربەگی بێتواتەش لەوە زۆر دەوریانە بوو. فلیمی نەرگس بوو کوردستانم لەم ئەرشیفەی خۆما هەڵگرتووە لەم کتێبخانەیە ئەمە مقدیمەی فلیمەکەیە تقریبا 5 دقەیە ئەمە پارتەکانێتی ئەمە پارتی ژمارە 3ە ئەمە پارتێکی ترە پارتی ئەمە ژمارە 5 بە گوێرەی ژمارە و تەسەلسول دامان نەناوە چونکە لەم هینانەی چەکمەجانەی کتێبخانەکەمایە ئەمە پارتی ڕقم 4 لێترەوە چەند ساڵە ئاها لەم ئەرشیفا دامانناوە بە تەمای ئەوەین ئەگەر خوارێکی بخا و حاجیش تەمەنی درێژ بێ لە یەکێ لە سینەماکانی کوردستانە لە بۆنەیەکی نەتەوەیی بۆنەیەکی خۆشی لە کوردستان جارێکی تر پیشانی بدەینەوە لەو پارە تقریبا 160,000 دۆلاری تێچوو ئەو کاتە بەڵام دواییشە بە سەرفیکە شێوێ هەرەوە نیە مەسن بستەفەرم پێکەشتم پێکردە ئەچۆ 250,000 ئەو پارەیە وەکو بیخیتە ئاوەوا بوو چکە من بە تەمای هێنانەوەی نەبووم بە تەمای ئەوە نەبووم لەگەڵ حاجیا دەفلیسمان دەستکوێتەوە باشیش بوو لە سینەماکانی کوردستان ئیشی کرد لە لێرە لە سلەیمانی تقریبا 1 مانگ ئیشی کرد هەموو ڕۆژێک کورسی بەرناکە و لە هەولێر و لە کەرکووک و لە دهۆکیشی کرد وەکو یەکەم فلیمی کوردی بوو یعنی دەربچێەوە فیلمی سینەماییشی 5 میلیمتر ئەوەش بەڕاستی بەشێکە لە تاریخ کە دەبێ باس بکرێت. یەکەم فلیمی ڕۆمان ئامێز لە مێژووی سینەمای باشوورە ئەو فلیمە بوو ئەوەی کە لە یادم ناچێ ئەو کاتەی یەکەم گرتە وێنە گیرە دەرهێنەری ئاماژەی کرد دەست پێ بکەن ئەو خەریب و دڵی بۆستێ سەیرم کرد ئەو پیاوە سوور بووتەوە ئەگری هەنسکا وەک مناڵێک کرۆز بکە وتم وەڵڵا حاجی مەچی تەواو چکم هەموو ئاواتی فلیم بوو ئەوە فلیمەکە دەستی پێ کرد کەس ئەوەی دیوە لە دنیای هونەرە تەنها ئەوەم لە حاجی مەچی بینی. لە ساڵی 64 جەنابی مدیری عام جەنابی کەریم قەرەنی بوو پێیوتم کە دیعایەک دەرکەین لەسەر مەعەوەدی چیمەنتۆ من شەستام چوون بەعسەیەکی سینەما مێنە لە بەغاوە فلیمی سینەمای 35 بەنیویم بۆ کرد بە ڕەشوسفی بوو بەڵام زۆر جوان بوو لە بەغا دوو شەو ئیشی کرد لە تەلەڤیزیۆنی بەغا و 1 مانگیش لە سینەمای ڕەشید ئیشی کرد لەم سلەیمانی ئەویشە دیعایەوە کە خۆش بۆ یانگو فلیمێکی کوردیەوە هاتوتە ناو سلەیمانی. لە سەرەتای شەستاکانە هەڵسا بەکارێکی دیکۆمنتی فلیمی دیکۆمنتی لەسەر کارگەی چیمەنتۆی سلێمانی و ئەو دەمە لە سینەمای سیروان پیشان ئەورا هێندێ ڕێکلام و شتیوە پیشان ئەورای کێلەوانە ئەو فلیمە بوو وا بزانم پتر بوو لە 10 دقیقە بەس زۆر بوو ڕووداویشی گەورە بوو لەو کاتە. دیایەکەش لەوێ بوو کە ئەو بەردە چۆن ئەو بەردە گەورەیە لەو چاخەوە کە ئێتە خوارە لێرە چۆن نەوێ بە چیمەنتۆ هەمووی حسابمان کرده بوو و معاملەکەی هەموو پیشاننا تاحونەکەی پیشاننا تاینەکەی پیشاننا کە سارە مەسار شتەکە هەمووی لەوانە بوو شتێکی زۆر جوان بوو. حاجی مەچی سەردەمێک بەڕاستی
سەردەمی ساڵانی حفتاکان و هەشتاکان خەڵق بە ئاواتەوە بوو ڕسمێکی لەگەڵا بگرێ بە ئاواتە بوو ڕۆژە لە ڕۆژان لە سەر جادەیەک لە چاخانەیەک لە شوێنێکە لەگەڵ حاجمێکی بیبینن. وەڵا حاجیمەکی عەلی ئەفەندی ئەمێنێتەوە نیشانەیەکە ناوێکە لە مێژووی دڕامای کوردی. و گەنجێک زۆر عجیبی کارەکانی کاک حاجیم بەڕاستی ڕۆڵێکی زۆری بینیوە و جەدەسی دیارە تا ئێستا چەند کارێکی جوانی کردو. کاتێ باسی سینەمای کوردی کرا ئەبێ باسی بکەن. کاتێ باسی ئەوە کرا تایبەتمەندی تیپ هەبێ ئەبێ باسی بکەن وەکو شانۆ. بەڕاستی حاجی شۆڕشێ بوو لە حفتاکانەکە کردی و ئێمە هەمانی سیفادەمان لە تەجروبەی حاجی کردووە. لە دوورە دێیەکی کوردستانە مناڵێکی پشکۆلەکە حاجیمەکێ بینەی ناسێتەوە. ئەم ناسینەوەی مناڵە لە هونەرەکەیەوە بووە. کەسایەتێکی خۆشەویست و بەڕێزیشە لە ناومانەوە زۆر ڕێزی لەبین و زۆریش خۆشەویستە لە لامە. ئەوەی کە دەستی منی گرت و بردمی بۆ ناو شانۆ و دراما مامۆسا حاجیمەکی بوو. تا ئێستاش عەلی ئەفەندی بەناوبانگ بووە، یعنی ئیشەکانی هەموو کاتێک کە ئیشێکی کردو ئیشەکانی جێگەی خۆی پێکاوە. ئەمە ئەو خەڵاتانەیە کە پێشکەش کراوە لای خەڵقیەوە تەقدیری خەڵقێ. من بەشتری زۆر گەورەی ئێزانم وە گەورتی شەهادەیە بەنسبەت منەوە. ئەم شتە جوانانە هەریەکە معنایەکی خۆی هەیە. ئەمە هەموو حیاتی من ئەمانەیە. ئەمە تەقدیرە تەقدیر بە پارە ناکرێت ئیلا بە چاکە و بە تەقدیری ئەو خەڵقەیەکرێ. ئەمە هەریەکەیان هەر مەدادەیەکیان ڕەمزێکی منە، قووەتێکی منە، عمرێکی منە. پێم ئەڵێ تۆ کوردی خزمەتی کوردی کردووە ئەبێ ئێمە ئەوە بینێ. منیش ئەوە ئیخەمەسە سەرم و لێم وەرگرتون و تاجی سەر منەوانە. کاکە جان باشە سەحەتان قوربانتان ڕێستانەیە تاجی سەر ساقەتان بە قوربانتان ئێوە ساجی سەری من. ژیان کۆتاییات جاران ئێستاش هەفتەی دووسێ جارە هاتم بۆ ئێرە. لێرە جێگایکی خۆشە، هەوایکی خۆشە، دادبەختێکی خۆشی تایە، گوڵ و گوڵێکی زۆر جوانی تایە. میرزا من حەزەکەم ژنێکی وان بەلستی بێ چونکە ئەوانە قەیری ماڵومیەتیاندایە. میرزا بەڵێ تۆ چی دوو تۆ لای